ڕاکێشانی سەرنجی زۆرترین گەشتیار بەرپرسانی شارۆچکەی حەران پرۆتۆکۆڵێکیان لەگەڵ شارۆچکەی ئالبێرۆ بێلۆی ئیتالیا واژۆ کردووە بۆ ئەوەی بەشێک لە کەرەستە مێژوویەکانیان بۆ بنێرن. ناوچە گەشتیاریەکانی سینۆپ لە 5 ساڵی ڕابردوودا میوانداری نزیکەی 100,000 گەشتیاری بیانی کردووە و گەشتیاران بەبایەخەوە دەڕواننا ئەو مۆزەخانەی کۆنترین وێنەی کڵێسەکانی تیادا نمایش کراوە. شارەزایانی چاو هۆشداری بە دایکان دەدەن ئەگەر مناڵ دوای سێمانگی یەکەم فرمێسکی لە چاو نەڕژا ئەوە پێویستە پزیشکی پسپۆر ئەو مناڵە ببینێت و هەر دواخستنێکیش ئەگەری خراپی تەندروستی لێ دەکەوێتەوە. ئەمانە و چەندین بابەتی گرنگی دیکە لەم بەرنامەی وێزگەدا. بەرنامەی وێزگە ئێوارەی هەینی کاتژمێر 6:30